کۆماری ئیسلامی و فڕێدانی 5,000 منداڵی ساوا لە 10 ڕۆژدا. محەممەد ڕەزا مەحبوبفەر ئەندامی ئەنجومەنی زانستی گەشەپێدانی تەندروستی ڕایگەیاند بە پێی ڕاگەاندنی وەزارەتی بێهداشت ڕۆژانە 1000 کۆرپەڵا لە وڵاتدا بە شێوەی یاسایی یان نایاسایی لەبار دەبرێن و دەمرن کە بەم ئامارە ڕەسمیە دەبێ ئامارێکی ناڕەسمی و تۆمار نەکراوی لەبارچوون و هەروەها ئەو منداڵە ساوایانش کە تازە لەدایک دەبن و فڕێ دەدرێن زیاد بکەن وەک ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویداوە. ناوبراو هەروەها وتی بەپێی ئاماری ناوەندە بێهداشتی و یارمەتیدەرانی کۆمەڵایەتی لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 5,000 منداڵی ساوا لە سەراسەری وڵات فڕێدراون یان بەواتایەکی تر ڕۆژانە 5,000 کۆرپەڵەی تازە لەدایک بوو. باسکردن لەم ڕێژێ و ئەژمارە لەلایەن ئەم ئەندامەی ئەنجومەنی زانستی گەشەپێدانی تەندروستیەوە لە حاڵێکدا کە جێگری کاروباری کۆمەڵایەتی ڕێکخراوی بێزیستی سەرەتای مانگی بەفرانباری ساڵی 92 وتبووی ساڵانە بە شێوەیەکی مامناوەند نزیکەی 5,000 منداڵی تەمەنی نێوان لەدایک بوون تا 18 ساڵی لە ڕێکخراوی بێزیستی وەردەگیرێن. با پەرەسەندنی ئەو هەژاری و نەهامەتیەی کە حکوومەتی ئیسلامی بەسەر بەشێکی زۆر لە کۆمەڵگای ئێرانیدا سەپاندووە و هەروەها بەڕەچاوکردنی سیاسەتە هەڵە و نابەرپرسیارانە پەیوەند لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی نفوز و لە بەردەستدانەبوونی ئیمکاناتی پێشگیری لە دووگیان بوون ڕۆژ نییە کە ڕاگوزەرەکان لەگەڵ دەنگی گریانی منداڵی ساوای فڕێدراو لەناو زبڵدان و شوێنە گشتیەکان بەرەو ڕوو نەبنەوە. نەبوونی شوێن و خزمەتگوزاری پزیشکی و ڕاوێژکاری بۆ لاوان، پەرەسەندنی لەشفرۆشی بە تایبەت لە ناو توێژی لاواندا، پەرەسەندنی ئێعتیات، بێکاری و بێسەرپەنایی، دەستێوەردانی کۆنەپەرستانەی ناوەند و دامەزراوە حکومیەکان لە ژیانی تایبەتی تاکەکان و بوونی فەرهەنگێکی دواکەوتوانە سەبارەت بە لەدایکبوونی منداڵ لە دەرەوەی بازنەی هاوسەرگیری ڕسمی لەو فاکتەرە سەرەکیانن کە هۆکارن بۆ زیادبوونی هەر ڕۆژەی کۆرپەڵە و منداڵی تازە لەدایکبووی فڕێدراوی ناو شەقام و کۆڵانەکان. ئامارە ڕسمیەکان باز لە پتر لە 400,000 لەباربردنی کۆرپەڵە لە ساڵدا و لە هەلومەرجێکی ناتەندروست لە کلینیکە ناڕسمیەکان دەکەن. ئەگەر ئیمکاناتی پێشگیری و یارمەتیە پزیشکی و ڕاوێژکاریەکان بە ئەندازەی پێویست بوونی بووایە چۆن لە ڕۆژێکدا شایەتی 1300 بابەتی لەباربردنی کۆرپەڵە دەبووین. کۆمەلگای سەرمایەداری تەنیا 2 ڕێگا دەخاتە بەردەم ئەو ژنانەی کە بە بێویستی خۆیان دووگیان دەبن کە بریتین لە لەباربردنی کۆرپەڵە یان تەحملی هەلومەرجێکی دژواری ڕۆحی، ئابووری و کۆمەڵایەتی لە ئەگەری ڕاگرتنی کۆرپەڵەکەی. هەژاری و بێتوانایی لە دابینکردنی پێداویستیە مادیەکانی منداڵان بربەستی واقعی و بەکردەوەی ئارەزووی بوونی منداڵ و ئاگالێبوون و بارهێنانی لەمپەرێکە بۆ بەشداری ژنان لە ژیانی کۆمەڵایەتی و ئابووریدا و گرفتە کۆمەڵایەتیەکانی هەبوونی منداڵ بۆ ژنانی سەڵت و تەنیا دەبێتە هۆی ئەوەی کە زۆربەی ژنانی دووگیان خوازیاری کۆتایی هێنان بە دووگیانی خۆیان و لەباربردنی کۆرپەڵەکەیان بن. لە ئەگەری نایاسایی بوونی ئەم کارە ژنانی دووگیان پەنادەبەنە بەر لەباربردنی کۆرپەڵە لە ڕێگای کەسانی ناشارەزا و لە هەلومەرجێکی ناتەندروست و تەحمولکردنی هەزینەیەکی زۆر. بە لەبەر چاوگرتنی ئەو ڕاستیە دەبێ مافی لەباربردنی کۆرپەڵە بە مەرجێک کە مەترسی بۆ سەر گیانی دایکەکە نەبێت و تەمەنی کۆرپەڵەکە لە 16 حەوت و تێپەڕ نەبێت بۆ سەرجەم ژنان بەڕەسمیت بناسرێت و ئیزنی لەباربردنیشی جگە لە خودی دایکەکە پەیوەندی بە هیچ تاکێک و لایەنێکەوە نییە. لەباربردنی کۆرپەڵە دەبێت لە کلینیک و نەخۆشخانەکان و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕ و بێبەرامبەر بێت. کەسانێکی کە بەبێ بوونی شارەزایی پێویست دەست دەبەن بۆ ئاواکارێک تاوانبار دەناسرێن. حکوومەتی ئیسلامی و سیاسەتی کۆنەپەرستانەی ئەو لە بواری پەرەسەندنی نفوزدا هۆکاری کارە ساتێکی لەم چەشنەیە. فڕێدانی کۆرپەڵە و منداڵی تازە لەدایک بوو کارە ساتێکی ئینسانی دڵهەژێنە کە بەڵگەیەکە بۆ ئیفلاسی سیاسی و ئەخلاقی دەسەڵاتدارانی بەرپرسان و بەڕێوەبەرانی سەرەوەی کۆماری ئیسلامی. حکوومەتی ئیسلامی نەتەنیا مەترسی و هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر تەندروستی و ئەمنیەتی نەوەکانی ئەمڕۆ، بەڵکو ژیان و ئەمنیەتی نەوەکانی دوا ڕۆژی وڵاتیش لەگەڵ گرفتی جددی و بنەڕەتی بەرەوڕوو کردوێتەوە. ئەو منداڵە ساوا و تازە لەدایک بوانەی فڕێدراوی ناو زبڵدانەکان کە بۆی هەیە بە ئاسانی ببنە خۆراکی ئاژەڵەکان ویان بە هەڵە گیان لەدەست بدەن، مایەی نەنگ و ڕسوایی حکوومەتی ئیسلامی و دەسەڵاتدارە دز و گەندەڵەکانیەتی.